ڕێنمایی چییە بۆ کەسانەی کە بە نایاسایی هاتوونەتەوە و دیارە لە دوێنێشەوە لیستێک ڕاگەێنراوە نزیکە 400 کەس دەبێت بە نایاسایی هاتوونەتەوە هەرێمی کوردستان و چونەوە ناو خێزانەکانیان چیت هەیە بۆ ئەوانە بۆ ئەوەی لە تەندروستی خۆیان دڵنیا بنەوە ئەوانیش؟ بەڵێ بۆ هەموو ئەو کەسانەی قسەمەوەیە بۆ هەموو ئەو کەسانی کە گەڕانەتەوە ئێستا لەناو خاکی هەرێمی کوردستاندان یاخود ئەو خوێندکار و هاوڵاتیانەی کە لە وڵاتی ئێران ماونەتەوە تا ئێستا نەیانتوانیوە بگەڕێنەوە ڕێنماییم بۆ ئەوان ئەوەیە هەر کاتێک لە ئەو کەسانی لە ئێرانەوە هاتنەوە یەکسەر لە سنوور ئاف هەیە چاوەڕێیان دەکات خۆیان ڕادستی تیمەکانی ئەوانەی کە تایبەتن بە کۆرۆنا خۆیان ڕادست بکەن و بە پاسی تایبەت دەیانهێنەوە پشکنیان بۆ دەکەن و لە هۆتێلەکان جێگیریان دەکەن و ئەوانشی کە ئێستا لەناو خاکی هەرێمی کوردستاندان بە قاچاق هاتونێتەوە بەداخەوە کە ژمارەیان تا ڕادەیەک زۆرە بۆ ئەوەی ترس و لەڕاوچی بڵاو نەبێتەوە یاخود تەندروستی خۆیان بپارێزن خۆیان ڕادستی بریەکانی تەندروستی بکەن و پشکنیان بۆ بکرێت و لە قەرەنتینەکان جێگیر بکرێن.